لو أنزلنا هذا القرآن على جبل 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 لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 516 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەم بەسی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئەوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وحسبوا ألا تكون فتنة فعموا وصموا ثم تاب الله عليهم ثم عموا وصموا كثير منهم والله بصير بما يعملون. بەڕخۆشەویستان لە ئاەتی پێشووتر رب العالمین باسی کردکەوە لە دوای ئەوەی کەوە رب العالمین عهد و پەیمانی لە بەنی ئیسرائیل وەرگرت و چەندین پێغەمبەری لۆڕەوانەکردن، بەڵام ئەوان هەڵوێستیان بەرامبەر بە پێغەمبەران ئەوە بوو كلما جاءهم رسول ما لا تهوى أنفسهم هەر کاتێک پێغەمبەران کە خوای گەورە لە بۆ ئەوان ڕاوان کرد و عەلەیهیمو سەڵات وەسەلام شتێکی لێیان باز بکردووە لەگەڵ هەوا و ئارەزووی ئەوان تێکی نەکردباوە فەریقان کەذەبوا وفەریقان یەقتولون. کۆمەڵێک لەو پێغەمبەرانەیان بە درۆ زانی و کۆمەڵێکیان هەر کوشتن وفەریقان یەقتولون. ئیتر لە دوای ئەو هەموو جەریمەیەکەوە کردیان کە بەڕاستی لە دوای بڕیاردانی شەریک لە بۆ رب العالمین گەورەترین جەریمە کوشتنی پێغەمبەرانە بە درۆزانینی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام. لە دوای ئەو هەموو جەریمەیەکەوە کردیان ئەوجا هەر وەکو خوای گەورە وەحەسیبوا ئەللا تەکوونە فتنە وانوایان حساب کرد کەوا لە بەرامبەر ئەو تاوانانەی کە ئەوان ئەنجامیاندایە سزا نادرێن بە تایبەتی لە دونیا فەعەموا وەصەموا لەبەر هەندێ بەردەوام بوون لەسەر جەریمە و تاوانەکانیان کۆرە بوون بەرامبەر بە حەق کەڕ بوون بەرامبەر بە حەق ثم تاب الله عليهم پاشان تەوبەیان کرد و خوای گەورە تەوبەیان لێ قبول کرد ثم عموا وصموا كثير منهم لە دوای ئەوە دیسان گەڕانەوە سەرکاری پێشووی خۆیان و کۆرە بوون بەرامبەر بە حەق کەڕ بوون بەرامبەر بە حەق زۆرێک لەوانە والله بصير بما يعملون. ئیتر الله سبحانه وتعالى بەسیرە بینایە ئاگادارە بەرامبەر بەکردەوەکانێ. و بە کورتی مانای ئاەتەکە کەواتە ئەوان کاتێکەوە ئەو تاوانانەی پێشووتر کەوە لە ئاەت پێشتر خوای گەورە باسی دەکات ئەنجامیاندا چاوەڕوانیان دەکرد سزایان بێتە سەری، بەڵام کە سزا دەم و دەست نەهاتە سەریان وەحەسیبوا ئەللا تەکوونە فتنە ئیتر ئەوان واتێ گەیشتن واتە سەوڕیان کرد تەواو سزا نادرێن. هەر ئێستا لێرەدا وەکو زانایان دەفەرموون زۆرێک لە خەڵکی تەنها لەبەر ئەوەی گوناه ناکا خۆی لە گوناه ناپارێز لەبەرەوەی دەزانی زۆر گوناه هەیە لە دونیایش خوای گەورە سزای دەدا ئەوجا لە ئاخیرەتیش. ئیتر لە ترسی ئەوەی کەوا سزا نەدرێ لە دنیا بەڵاو نوسیبەتی نێتە سەرێ لە دنیا دەگەڕێتەوە لە گوناه و تاوان. ئەسڵ وایە ئینسانی ئیماندار ئەوەلەن لەخوا بترسێ سبحانه وتعالى شەرم لەخوا بکە لەبەر خودی خوا و عەزەمەتی خوا و لەژێر مراقەبەی خوا شەرم بکا کە گوناه ئەنجام بدا و هەروەها بترسێ لە سزای دنیا و قیامەت بترسێ لە سزای دنیا و قیامەت و سزای دنیاش بەرامبەر بە قیامەت هەر هیچ نییە. کەواتە ئەسڵ لە مسلمان بەو شێوەیە، بەڵام ئەوان خوای گەورە باسی دەکات دەفەرمی تەنها لە سزای دنیا دەترسان. کاتێش کەوا دەم و دەست سزای دنیا ناتە سەریان واتێ گەشتن تەواو لۆیان دەستە سەرێ و هیچ لە گۆڕێنی و بەردەوام بوون لەو جەریمانە.
ئیتر وەکو زانان دەفەرموون زۆرێک لە خەڵکی حتا بەناو موسڵمانیش ئەوەی کەوا لە خەیاڵیتی و لە مێشتی تەنها دنیا هیچ حسابێک لە بۆ ئاخرەت ناکە کەواتە خۆی لە گوناهش دەپارێز بەس لە بۆی دنیاکەی خۆش بی لەبەرەوەی دەزانی گوناه بەڵاو نسیبەت و نەکبەتێ لە دنیا و لە قیام بەڵام ئەو مشکلەی قیامەت نییە حسابی دنیا ئیتر ئەوە بەڕاستی خەلەلێکی گەورەیە ئەوە خەلەلێکی گەورەی ئەسڵ واوەکو گوتمان ئێمە حەز بە مراقبەی رەب العالەمین بکەین شەرم لەخوا بکەین لەخوا بترسین و بێنمەک نەبین بەرامبەر بەهۆم ناز و نعمەتەی رەب العالەمین سەرپێچی نەکەین و هەروەها ئەوجا لە سزای دنیا و قیامەتیش بترسین بەفعلی لەبەرەوەی گوناه و تاوان بەڵاو نەکبەتی دنیا و قیامەت دەینتە سەری بەڵام نەک تەنها لەبەر خاترەوەی کەوا بەڵاو دنیای بەڵاو نەهامەتی دنیا نێتە سەر خۆت پارێزی بەڕاستی ئەوە نقصانیە لە ئیمان ئیتر ئەوان بەو شێوەیە حەسیبوا ئەللا تەکونە فتنە فتنە بە مانای سزا و عەزاب دێ ئیتر لە دوای ئەوەی کەوا هەندێک لە پێغەمبەرانیان بە درۆ زانی و هەندێکیان هەر کوشتن عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام وا تێگەیشتن کە دەم و دەستیش ئیتر حکمەتی رەب العالەمین زۆر جاران کاتێکەوە جڵەوی شەڵ دەکا لە بۆ کەسانێکی تاوانبار تاوەکو ئەوەلەن بگەڕێنەوە خۆ ئەگەر نەشگەڕانەوە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثەکەیدا دەفەرمی إن الله لا يملي للظالم حتى إذا أخذه لم يفلت خی گەوری جڵەوی شەڵ دەکا لە بۆ کەسی زاڵم مستەمکار بەڵام کە گرتی بەری نادا ئیتر شەر نییە دەم و دەست لەسەر ئەو گوناهی کە کردت بێتەوە سەرت مصیبەت بێتەوە سەرت ئیتر لەوەیەوە زۆر جاران وەکو خی گەور لێردا باس لە ئەهلی کتاب دەکا کە دەم و دەست سزا نەهاتە سەریان لە دوای ئەوەی کەوا پێغەمبەرانیان کوشتی عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام لە دوای بەدرویان زانینەوە تێگەیشتن هەروەها دەڕوا وا تێگەیشتنە هەروەها دەڕوا نازان خی گەورە سوبحانەه وتەعالە وما كان ربك نسيا رب العالمین لەبیر ناکە سوبحانەه وتەعالە بە تایبەتی سزا و تاوان و زوڵم بە هیچ شێوەیەک خی گەورە بەڵام مەسئلەکە وەقتە ئیتر وحەسیبوا ئەللا تەکونە فتنە کاتێکەوە تێگەیشتن سزا نادرێن لەسەر ئەو گوناه و تاوانانێک کە کردیتیان فعەموا وەصەمموا ئیتر کۆرە بوون بەرامبەر بە حەق نەیان دەدیت سەم و کەڕ بوون بەرامبەر بە حەق نەیان دەبیست وا توغیانیان کرد بوو ئەوەی دەیانویست دەیان کرد لەبەرەوەی وا تێگەیشتن سزا نییە لەسەر ئەو کار و قەباحەتانی کە ئەوان ئەنجامی دەن بەڵام ثم تاب الله عليهم پاشان خی گەورە تەوبەی لێ قبول کردن نافەرمی تابوا وتاب الله عليهم لەبەر ئەوەی تەوان هەر نەتیجەش طەبیعیە کەوا دەفەرمی بەندە تەوبەی دەکا خی گەورەش لێ قبول دەکا ئەو یەک لە ناو پیرۆزەکانی رەب العالەمین تەوابە کەواتە بەندە لە نێوان دوو تەوبەیە یەکەم جار خی گەورە مۆفەقی دەکا لەو تەوبە ئەوجا کە تەوبەشی کرد خی گەورە لێی قبول دەکا بەڵام لێرەدا تەماشا دەکەی ثم تاب الله عنهم نافەرمی تابوا ثم تاب الله عليهم لۆ لەبەر چ نافەرمی تابوا لەبەر ئەسڵەن تەوبەکەیوان تەوبەیەکی وا نەبوو کەوا مستەقر بی خی گەورە هەر لەبەر بێ ئەهمیەتی تەوبەکەیان هەر باسیشی ناکە لەبەرەوەی لە دواتر دەفەرمی دیسان گەڕانەوە سەر بێ ئاگاییەکەی خۆیان لە دوای ئەوەی کەوا جارش کە تەوبەیان کردبوو ئیتر لە دوای ئەوەی کەوا حەسیبوا ئەللا تەکونە فتنە وا تێگەیشت بوون کەوا فتنە و سزا نایەتە سەری ئیتر کۆرە و کەڕ بوون بەرامبەر بە حەق لە نەتیجەدا سزایان هاتش کە سزایان هاتە سەری تەوبەیان کرد کە تەوبەیان کرد تاب الله عليهم ثم تاب الله عليهم خی گەورە تەوبەی لێ قبول کردن خی گەورە تەوبەی لێ قبول کردن بەڵام ئایا بەردەوام بوو لەسەر ئەو تەوبەیە نەخێر ثم عموا وصموا كثير منهم دیسان کۆرە و کەڕ بوون زۆرێک لەوان بەرامبەر بە حەق زۆرێک لەوان بەرامبەر بە حەق کۆرە و کەڕ بوون والله بصير بما يعملون ترخوای گەورە بینایە ئاگادارە بەرامبەر بەکردەوەکانێ بەسیر وەکو زانان دەفەرمون کە خی گەورە لێرە و لە چەندین جێگایت کە وەسپی خۆی پێدەکا خی گەورە هەم دەبینی و هەم ئاگادارە چونکە بەس مەسەلە بینین نییە وەکو زانان دەفەرمون ئەو شتانەی کەوا بینراویش نییە خی گەورە پێی ئاگادارە بەسیر بما يعملون بەکار و کردەوەکانیان ئاگادارە ئەوەی بە ئاشکرا دەیکەن ئەوەی بەنهێنی لە ئەعمالەکانی ظاهری و ئەعمالەکانی قەلبی خی گەورە هەمووی ئاگادارە و دەیبینی سبحانه وتعالى بەڵاو زۆرێک لە مفەسیرین دەفەرمون وەکو لەوانە لە ئەضواء البەیان
دفرمي أو لو آت إشارة لبو أو آتاني سورة إسراء كاروا بيقول سورة بني إسرائيل كواخوي وقضينا إلى بني إسرائيل في الكتاب لتفسدون في الأرض مرتين دو زاران فسادي ذاك لسروي زوي فبين جزاء عماهم وصممهم في المرة الأولى بقوله كواتا دو زاران فسادي ذاك يتدفرمي أو آتا هرون كرنوي أو آتي سورة الإسراء كواخوي يقول دو زاران بابرين فسادي ذاك لسرتادا فساديان كردو خواي جورش سزاي دانوا وكذا فرمي بين جزاء عماهم وصم في المرة الأولى سزاي كورو كريان برامبر بحق لزاري كم تفرمي فإذا جاء وعد أولاهما بعثنا عليكم عبادا لنا أولي بأس شديد أو كاتك وأواني كم زار واتجشت عذابي أنا أتسري كورو كرب برامبر بحق خواي جورد فرمي بعثنا عليكم عبادا لنا أولي بأس شديد وبين جزاء عماهم وصم في المرة الآخرة بقوله فإذا جاء وعد الآخرة ليسوءوا وجوهكم وليدخلوا المسجد كما دخلوا أول مرة وليتبروا ما علوا تدبيرا وبين التوبة التي بينهما بقوله ثم رددنا لكم الكرة عليهم وأمددناكم بأموال وبنين وجعلناهم أكثر نفيرا إن أحسنتم أحسنتم لأنفسكم وإن أسأتم فلها يتر لو بيني خواي جورد فرمي ثم رددنا لكم الكرة عليهم كواتا آتكان أو آتكاني سورة الإسراء اللي يقددانوا وزورق لمفسرينيش دلين أو آتعامة شرنية إلا ما بستي أو آتبتا كوالا سورة الإسراء هاتية مهم خواي قول باز ذكاتن كوا طبيعة بني إسرائيل وابو لدواء أو توانانك أنزاميان دا واتي جيشتن سزان نات سري إتر هنديدك كور وكربون برامبر بحق باشان خواي قول سزاي نات سري توبان كر خواي قول توبان قبول كر ديسان لدواء أوش ديسان قران وسر كور وكري برامبر بحق إتر خواي قول سبحانه وتعالى فرمي زورق لوان همنا ثم عموا وصموا كثير منهم لباب إنصافه وخواي سبحانه وتعالى فرميتن زورق لوان ديسان كورو كربون برامبر بحق نكهميان كميتشيان النبي كورو كرنبون برامبر بحق يتر والله بصير ما يعملون وكوتمان خواي قول بينايا آقادار بكار كردو كان كواتوا حرششي لخو قرتيه كواتب مادام خواي قول بابنين كارو كردو كان يندبيني وآقادار بي بالتأكيد خواي قول حسابيان لقل دكا لروج قيامة بتايبتي كوا يوم الجزاء روج قيامته خواي قول لسا أو كارو كردوان كوان أنزاميان ده خواي قول حسابيان لقل دكا لدواء يدفرم لقد كفر الذين قالوا إن الله هو المسيح ابن مريم لقد كفر كواتب لامي توكيد قسمي بقد تحقيق كواتب التأكيد بتحقيق بقسمي مطوي كفر الذين قالوا إن الله هو المسيح ابن مريم أوانيك وقتيان الله سبحانه وتعالى هر أويان مسيح كري مريم وقال المسيح يا بني إسرائيل اعبدوا الله ربي وربكم لكاتيك دا كوا مسيح عيسى كري مريم بياني قلت يا بني إسرائيل أين وي إسرائيل اعبدوا الله ربي وربكم كواتا بيويستا بندات لبو الله بكن كبروردگاري منو پروردگاري نقوشا إنه من يشرك بالله هر كسيك شريك بريار دالبو الله سبحانه وتعالى فقد حرم الله عليه الجنة الله سبحانه وتعالى بهشت ليه حرام دكا ومأواه النار جاي قرانوي آقرة وما للظالمين من أنصار وظالم استمكارانش بهيج شويك أنصار يعني واتا هيزو توانا ودا صلاة نية ببيت نصير لبويان لو عذابه ولو سزاي روج قيامة نزات يمده وبكوتي معنا آتك كوات دفهم لقد وكوتمان بلامي توكيد قسم بقدي تحقيق وبقسم مطوي كواتبوهم التأكيدات قسمة خوي دفرمي أوانيك وقلت إن الله هو المسيح ابن مريم وأنا كافرا يعني عجبا زي جاي سر سرمان كسانك استاش أو هيت جولك وديان طبعا بيان ناخوش لو اللفظ يكفر الرق وناخوشه بلام حقيقتي شيانه كباز ذكري بلام يعني زي جاي سر سرمان لنا ومسلمانان ولا وش عجيب تر كسانك وقوا زاناشن أو زوري بي عجيبة قرب لي جولك وديان كافرا خوا وادا فرمي لقد كفر يعني لو واضح تر تسيها
لسندين آيات لسندين حديث بيغمبر صلى الله عليه وسلم وبا باش بزانین کاتێکەوە بە جوولەکە و دییان ڕادەگەینی وەکو خوای گەورە فەرموویتکەوە جوولەکە و دییان کافرن لە دوای هاتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم و لە پێشەویش طبعا خوای گەورە باسییان دەکاتنکەوات کە دەیانگۆ لە دوای پێغەمبەرانێک کە انحرافیان کردێ ئەوان کافر بووینە. ئیتر با باش بزانین کاتێکەوە جوولەکە و دییانیش حەقیقەت خۆیان پێ ڕادەگەیاندرێ بەڕاستی ئەو پەڕی ئیخلاسە لە بۆیان ئەو پەڕی ئیخلاسە ئەوان بە حاڵی خۆیان تێبگەن ئەوەی کەوا هەتاکو ئێستا وا دەزانی جوولەکە و دیانە و لەسەر دینەکی حەقە و ئەگەر وا بم دەستە بەهەشتێ زۆر بە هەڵەداچووە باوا تێنەگەن کەوا فعلا ئەوان لەسەر دینی حەقن و بمبرن دەستنە بەهەشتێ وانە با خەمێک لە حاڵی خۆیان بخۆن ئەو حاڵەتەی تێیدانە کوفرە با خەمێک لە حاڵی خۆیان بخۆن تاوەکو لە قیامەت نەجاتیان بێ کەواتە کاتێکەوە حەقەتەکە باز دەکرێ معنای ئەوە نییە کەوە ئەعلانی حربیان لەسەر دەکەینا بە حەقەتەکەی بزانن وەک خۆی گەورە باس کرێت تاکو خەمێک لە حاڵی خۆیان بخۆن بەڕاستی سەیرە کاتێکەوە دەتوێت مراعاتی بکەی مع العلم مراعاتکردنیان معنای وایە بەردەوام بوونیان لەسەر حاڵەتەی و مردنیان لەسەری و لە نەتیجەشدا وەکو لە ئاتکەدا دەفەرمیتن ئەو کەسێکەوە لەسەر ئەو عەقیدەیە بمریتن ئەوە خوای گەورە بەهەشتی لێ حرام کردێ وەمە ئەوای ئاگرە خوا پەنامان بداتن. ئیتر دیارە ئاەتەکەشتی تری زۆر تێدامە بەڵام لەبەرتەوە بوون کات دەوەستین بە پشتیوانی رب العالمین لەوانەی داهات و دەستینەوە خزمەتی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.